بەناوی خوای گەورە سڵاو هاوڕێیان من کاسما عەلی قۆناغی سێمین بەشی ڕاگەیاندن هەستاوم بە دروستکردنی سیمینارێک لەسەر ئەو توێژینەوەی کە لە کۆتایی مەرحلە چواردا من پێشکەش بە سەرپەرشتیاری بەشەکەمی دەکەم بەشی ڕاگەیاندن. سەرەتا توێژینەوەکەی من ئەگەر بچیتە سەرەتا دەربارەی کاریگەری دراما دۆبلاژکراوە بیانیەکانە لەسەر ڕەفتاری ژنان. چوارچێوەی میتۆی توێژینەکەم بەم شێوەیە: ناونیشانی توێژینەوەکە و هۆکاری هەڵبژاردننی، گرنگی توێژینەوەکە و ئامانجی توێژینەوەکە و پرسیاری توێژینەوەکە و گریمانی توێژینەوەکە، کۆمەڵ و سامپڵی توێژینەوەکە لەگەڵ ڕێباز و ڕێکاری توێژینەوەکە و سنوور و توێژینەوەکە و توێژینەوەکانی پێشوو چەمک و زاراوە بەکارهاتەکان لەسەر توێژینەوەکە. ناونیشانی توێژینەوەکە و هۆکاری هەڵبژاردننی، ناونیشانی توێژینەوەکەم بریتیە لە کاریگەری دراما دۆبلاژکراوە بیانیەکان لەسەر ڕەفتاری ژنان. هۆکاری هەڵبژاردننی ئەم ناونیشانەن بۆ بەدەستێنانی بڕوانامەیەکی لە کۆتایی قۆناغەکانی خوێندن. دوای ئەوە گرنگی توێژینەوەکە، گرنگی ئەم توێژینەوە لەوەدایە کە لەم ڕێگەوە دەتوانێت لە شێوەی توێژینەوەکانی هاوشێوەیدا یاسایەک دابنرێت بۆ قەدەغەکردنی دراما دۆبلاژکراوە بیانیەکان. ئامانجی توێژینەوەکە وەکو توێژەرێک ئامانج لەم توێژینەوە ئەوەیە کە دەربکەوێت چ شتێک هۆکارە بۆ هێنانی دراما دۆبلاژکراوە بیانیەکان بۆ هەرێمی کوردستان و کە یعنی کۆمەڵگەیەک گیرۆدەی بەکارهێنانی دراما دۆبلاژکراوە بیانیەکان بووە، کاریگەری لەسەر ژیانی تاکان کردووە. دوای ئەوە پرسیار لەسەر توێژینەوەکە. پرسیارەکان زۆرن، من دانەیەکیانم هێناوە لێرە. یەکێک لەو پرسیارانە ئەوەیە کە بۆچی لەلایەن دەسەڵاتی یاسادانانی هەرێمی کوردستانەوە هیچ هەوڵێک نەدراوە بۆ قەدەغەکردنی دراما دۆبلاژکراوە بیانیەکان. گریمانی توێژینەوەکەم پەیوەندێکی ڕاستەوانی، چونکە هەتاوەکو زیاتر کۆمەڵگەی کوردی زیاتر چۆنەڵی کاری گیرۆدەی دراما دۆبلاژکراوە بیانیەکان بێت و زیاتر تەماشای بکات، زیاتر کاریگەری لەسەر تاکانی کۆمەڵگە دروست دەکات و زیاتر بەرەو لاوازی ئەقلیان ئەبات. کۆمەڵگە و سامپڵی توێژینەوەکەم، کۆمەڵگەی توێژینەوەکەم پارێزگای هەڵەبجەیە و سامپڵی توێژینەوەکە کچانی زانکۆی هەڵەبجەیە بە نمونە وەرم گرتووە. ڕێباز و ڕێکارەکانی توێژینەوەکە، ئەم توێژینەوەیەکی ڕێبازی وەسفی ئەنجام دەدرێت و لایەنەکردەیەکەشی بە شێوەیەکی ڕاستپاردە دەکرێت و بە شێوەی هەڕەمەکی سادە وەرگرتنی 100 خوێندکاری کچە لە زانکۆی هەڵەبجە لە خوێندنی بەیانیان. دواتر باس لە سنووری توێژینەوەکە دەکەم. ڕەهەندی مرۆیی توێژینەوەکەم کچانی خوێندکاری زانکۆی هەڵەبجەیە لە خوێندنی بەیانیاندا. ڕەهەندی جوگرافی سنووری پارێزگای هەڵەبجە دەگرێتەوە. دواتر ڕەهەندی کاتی ئەو ساڵی کە توێژینەوەکەی تێدا ئەنجام دەدرێت، بە نمونە ساڵی 2023 ساڵی خوێندنی 2023 بۆ ساڵی خوێندنی 2024. و ڕەهەندی بابەتی کاریگەری دراما دۆبلاژکراوە بیانیەکانە لەسەر ڕەفتاری ژنان لە پارێزگای هەڵەبجە. توێژینەوەکانی پێشوو من سوود لە دوو توێژینەوەی پێشوو وەردەگرم: کاریگەری دراما بیانیەکان لەسەر کولتوری خێزان و کاریگەری دراما دۆبلاژکراوەکان لەسەر ڕەفتاری منداڵان و خێزان. و چەمک و زاراوەکان، کاریگەری لەسەر بنچینەی هەست و سۆز و ڕەفتاری کەسەکان نیشان دەدات و کاریگەری لەسەر دروست دەکات. دراما دۆبلاژکراوە بیانیەکان ئەو ئەفلامانە دەگرێتەوە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دۆبلاژکراوە وەرەگرێتە سەر زمانی کوردی و ئەهێنێتە هەرێمی کوردستانەوە هەر مەبەستێکی لە پشتەوە هەبێت بۆ ئەو مەبەستە بەکاری ئەهێنن. دواتر ڕەفتاری ژنان کاریگەریەکی نەرێنی دراما دۆبلاژکراوە بیانیەکانە لەسەر ڕەفتاری ژنان و کە بە بەچای خۆمان ڕۆژانە ئەیبینین چۆن کاریگەری کردووە سەر ژیانی ئافرەتان. سوپاس بۆ گوێگرتنتان. ئەگەر پرسیارێک شتێک نەبێت من لە خزمەتانە.